بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. زانای پایبرز ئیمام ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ لە دەرسانی پێشوو لە خزمەتیا بووین کە باسی ئەزرارەکانی عیشق و ئەو هەڵە و کەم و کوڕانەی کە بەهۆی عیشقەوە تووشی ئینسانە بن بۆی باس کردین. هەندێک لە فەوائیدەکانی باس کرد و لە عیشقەوە ئێمە بردەوە بۆ ناسینی خوا و خۆشویستنی خوا جەل جەلالوه. ئەمڕۆ یاسایەکی زۆر جوان بە ئێمە ئەبەخشێ. ئەگەر ئەم یاسایە جوان تێبگەین بەسمانە بۆ ئاسایشی ڕۆح و دڵ و دەروونمان. ئەفەرمێ کەمال اللەذەتی، خۆی لە عیشقا ئینسان چێژێ وەرەگرێ، لە خۆشەویستیە چێژێ وەرەگرێ، ئەم چێژە کە وەری ئەگرێ ئەفەرمێ کەماڵی لەذەت چێژ وەرگرتن حتا وەکو ئەو شتێک کە خۆشت ئەوێ کامڵتر بێ تۆ چێژی زیاتر وەرەگری. کەمال اللەذەتی فی کەمال المەحبوبی، ئەو شتێک کە تۆ خۆشت ئەوێ هەتا کامڵتر بێ تۆ چێژی زیاتر وەرەگری. وكمال المحبة حتى وكو تو زياتر خۆشەویستەکەت پتەوتر بێت چێژی زۆرتر وەرەگری. واتە ئەگەر ئینسان بێ بە دوای چێژی عیشقا بگەڕێ، ئەبێ ئەو مەحبوبەی کە هەیەی و ئەو خۆشەویستەی کە هەیەی متەکامل بێ، هەر نوقسانێکی تیا بێ چێژی تۆ کەمتر ئەبێ، و ئەو مەحەبەتەی کە لە دڵی تۆش هەیە حتا وەکو پتەوتر و قایمتر و تۆکمەتر و تەواوتر بێ تۆ چێژی زیاتر وەرەگری. ئەفەرمێ ئەمە بابەتێکی زۆر گەورەیە، کەسانی عاقڵ جوان گرنگی پێ ئەدەن، واجبە لەسەریان جوان تێڕامێنەندەی، چونکە هەموو تەواوی لەذەت و چێژەکان، فەرەح و سرور، نەعیمەکانی دڵ و جوانیەکانی دڵ، ڕۆحەکان هەر هەمووی بە دوای دووشتە ئەڕوا. دووشت یەکێکیان لە تۆیە، دایمە مەحەبەت لە نێوان دوانایە، یەکێکیان لەم بەر یەکیان لەو بەر. ئەفەرمێ لە مەسەلەی بەرامبەرەکەتە کەمال المەحبوب فی نەفسه وجەماله، ئەوەی کە تۆ خۆشت ئەوێ کامڵ بێ، لە ذاتی خۆیان کامڵ بێ، لە جوانیشا زۆر کامڵ بێ، چونکە طبعی ئینسان ئەوەیە سبحان الله جوانی زۆر خۆشەوێ. وأنه أولى بإيثار المحبة من كل ما سواه، و حتا وەکو کامڵتر بێ مەحەبەتی تۆ زیاتر ئەبێت. جاری وا هەیە دوو کەس لەم بابەتی مەحەبەت و عشقداری و دڵداری ئێرە کە فانیە، یەکتریان زۆر زۆر خۆشەوێ، کەچی دوایی سیرەکەی نێوانیان ئەگۆڕێ، ئەم کەسەی کە زۆر فیداکار بوو بۆ ئەم بەرامبەرێ دڵی ئەگۆڕێ چێ بۆ لای کەسێکی تر. بۆچی؟ چونکە نوقسانی تیا ئەبینێ، بە ئەندازی بوونی نوقسانی لە مەحبوبەکەتە خۆشەویستەکەتە ئەوەندە پلەی مەحەبەت یەتە خوارەوە. جاری وا هەیە ژن و مێردێک زۆر بە دڵداری ئەگەنە یەکتر، دوای فترەیەکی کەم زۆر خراپ بەسەر یەکترە ئەشکێنەوە. هۆکارەکەی چییە؟ چونکە بە کەماڵ لە یەکتر تێگەیشتون کە ئەگەنە لە یەکتر کەماڵەکە نییە، مەحەبەتەکەدا ئەوەزێتە خوارەوە. کەوابوو ئەم دوو کەسە لە مەحبوبەکەی بەرامبەرە کەماڵ هەبێ، خۆشەویستی و چێژی تۆ زیاتر ئەبێ. لە ذاتی خۆشتا دووهەم کەمال و مەحەبەتیهی، چەنێ مەحەبەتی تۆ کامڵتر بێ، دڵت سافتر بێ، مەحەبەتی ئەو بەرامبەرە ناو دڵی تۆی تەواو داگیر کرد بێ، ئەو کاتە چەندێک هەوڵ ئەدەی کە زیاتر خۆت لێی نزیک بکەیتەوە، ئەلەوانە چێژی زیاتر وەرەگری. ئەڵێ دەبەخوا هەموو کەسێکی عاقڵ ئەزانێ مەحبوبەکەی بەهێزی خۆشەویستیەکەی چەندێک زیاتر ئەم خۆشی بووێ، ئەوەندە زیاتر چێژ وەرئەگرێ، لە قورب و لە نزیکی و لە زەد وەرئەگرێ. دەی هەتا وەکو خۆشەویستەکەی تۆ کامڵتر بێ،
تۆ زیاتر چێژوەرەگری و خۆشەویستی خۆشت کامڵتر بێ زیاتر چێژوەرەگری دەی وەرە بیرکەرەوە چ کامڵێک هەیە وەکو خوا جەلە جەلالوو چی ئەبینی زۆر جوان چی ئەبین لەسەر زەویە وەڵام ماوەسا کوڕێکم بینی زۆر زۆر جوان کوڕێکی ژەڵەڵا کچێکم بینی زۆر جوان نەک دانەیەک نەک دە نە هەزار نە مەلاین نە ملیارەها لە جەماڵ و جوانیەکان وەرە هەموویان دانێ و سەری ئەو دەستەکە کە لە پشتەوە ئەمانەی خەلق کردووە ئەبێ خۆی چەند جوان بێ إن الله جميل خوا جل جلاله جميل يحب الجمال هو المصور وبيركنا ولا إنسانية هل آدم وحتى كوتاي حياة أمهم إنسان خلق به هيج كز وكو هيج كسي ترنيه تصور أكن استلا زانستي تازا هيج شاوك نية لسر زوي وكو شاوك تربه لو أشيام كسر شاوكي بو بقورين بلين والله تقريبا أو تواو نا إله بك هاتي شاوي أم جواز لشاوي لا هي زاد لا وازية لا يعني جمالي جوري جوانك نازاني طبعا استيام أقل الدورة وسيري أجل كانك بأمريشك بنمونة بين ما ورا استوك للدروي مريشكي تو أوا سيري مريشك طبعا مريشك أبيني قاچ و قولی هر همه آوا پرلپی و که جان لای دنوکی و کاملا تو کاتو تو بلاتو زور جوان الله ما شاء الله چند جوان دانی تر بینی بچکلا الله خو امر زور جوان دانی تر بینی گوره حجمشی پانو پر والله یا مر زور جوان سبحان الله دانیک نیه دوان نیه سیان نیه دنی هر شورک ابینی لم مخلوق لیک جوریان بلاتو زور جوان خو انسانش او های يعني تصور كان زانان جان قد بمروف يعني نأوت يعني بيك لمخلوقاتي خو قتني أنا ود ناشرين أجبيه وده أستغفر الله ناشرين نية لكاري خويا هم جمال وجوانية طبعي من أوهايا بويا جواني نسبية كزنات وأنا جواني وكسي كتير هالبجيرة هيج كسي لو أشيت جنجك بلا كرة والله بالرفيق بخور أما سر من تيك شباب أم رفيقهم جواني بهالبجيرة نازنت أو بطبعي خوي هالبجيرة أو بطبعي خوي جمال شتێکی نسبیە لە دڵی ئینسانە هەر کەسە شتێکی خۆشە و جۆرێکی خۆشە دۆستێکم لەگەڵ مناڵەکەی چووم بۆ عومرە ئەیوە هەنێ ئەفریقی شتمان بینی ڕەش بوون ئەیوە کوڕە بچووکەم ئەیوە دەستی پێ هێنان ئاسەی پەنجەی خۆیەکە بزانێ ڕەشە دێ وای زانی بۆ یاخ کراوە باشە ئەیوە کە سەیرمە کرد دوو دانیشتون پێکەوە پێکەنن ئەیوە ژن و مێردێک پێکەوە ئەیوە سەیرمە کردن خوا لە دڵی منە ئەمانە چۆن ڕەنگێکی ڕەش ئەی بەس دانیان سپی و ئەیوە هەندێکی جار ئاوا دیقەتم ئەدای و ناو چاویان سپیانەکەی زۆر زۆر سپی بوو چکە خۆیان ڕەش بوون ئەوە چاک دەرەکەوت ئەی سبحان الله بیرمە کردو ئەم دوانە خوا چۆن خەڵقی کردوون چەند یەکتریان بەلاوە جوانترە و جەماڵ بەلایانەوە ئەوە جەماڵ لەبین یەکترە ئەگۆڕنەوە تەسەور کە ئەوانیش بە هەمان شێواز بۆ تو تەسەور هەر سەیرە بەلایانەوە ئافرەتێکی ڕووسی میوانمان بوو ئەسی قسەوانەمانە کرد ئەی وەڵا شێخ لای ئێمە ئافرەت خۆی سپی ناکاتەوە میکیاجی ئێمە بۆرە خۆی بۆرەکات خۆی سپیە خۆی بۆرەکاتەوە بەعکسەوە لەوە چێسە ئێمە بە ئافرەتێ بڵێن کاکە ئادەی خۆ ڕەشکە بڵە چۆن نەبێشتیوە بەڵام میکیاج لە ناو ئەفریقیا ڕەش خۆی ڕەشترەکە چەند ڕەشتر بێت جەماڵی زیاتر تەسەور کە ئەم هەموو جوانە بێنە لە پێشچاوی خۆت لە ئینسانە لە ناو ئاژەڵەکانە لە ناو هەرچی گیاندارانە ناوەرە بۆ دار و درەختەکان وەرە بۆ گژوگیاکان لە یەک مڕەبعی بچووکە ئاسێر کە چ گیایەک ئەڕۆی هەریەکە لە ڕەنگ و جەماڵ و جۆرێک بیرکەرەوە لە ئەلموسەویر خوا تەسویری ئەمانەی هەر هەموو کردووە ئەم هەموو جوانیانە ده والله المصور كأوا أبيت جمالي همو أم جوانيانا رنگ دانوي جواني أو أبيت چند جوان بي خوا جل جلاله چند كامل بي لمسألة جواني وجماله اتر تو چون خوشت أوي چند كمال لذاتي خوايا يعني دو إنسان كأجن بيكتر كمال الصفات لبيني أنا زور قرنجة مثلا وفاء باسكين حتى وفاي زياتر بيت وزياتر خوش
دەی هەموو وەفاکەن لە لای خۆیە جەلە جەلال مناڵێکە بینی حتا وەکو ڕێزی گەورە زیاتر بگرێ حتا وەکو ڕێزدارتر بێ ئەڵێن وەڵی جەماڵەکە جوانەکەی لای ئێمە شیرینتر ئەبێ ناوەڵا ئەبینین کەسێ زۆر قسەزانە حتا قسەزانتر بێ لە لای تۆ شیرینتر ئەبێ ومن أصدق من الله قيلا کێ هەیە لە خوا جەلە جەلال و قسەی ڕاستگۆیانەتر بێ هەرچی صفاتێکی کەماڵ تۆ باسی ئەەکەی هەمووی لە خوایە لە نەفسی خوایە و ذاتی خوایە زۆر کاملە و جەماڵی خوا فەوقی هەموو جەماڵەکانە بۆیە ئینسانی موسڵمان کاتێک کە سەیری ئەم حاڵەتە ئەکات تەواو دڵی ئارام ئەبێتەوە هەرچی ئەوەی لە ژیانی دنیا هەیە هەر هەمووی ئەبەخشێ لە پێناوی بەقا و ئاخرەتە چونکە ئەزانێ لەناو ئاخرەتە ئیسراحەتەکە چونکە جوانی جوانان لەوەیە بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى هم أم جوانياني أزان للدنيا كأيبين هم كاتية سبحان الله خواهي قورا أم هم جواني دروس كردوها هم شي بكاتي وبو امتحان أي أبي أو جواني كدروسي كردوه بو هتا بمينته وأبي تشون به أو جواني ك خلقي كردوه بو پاداش نك بو امتحان أبي تشون أما إيرا بو امتحان أما جوانا ئەبێ بۆ پاداش چی دروست کرد بێ و چەندێ جەماڵ و کەماڵی هەبێ دەی خوا جەلە جەلالوهو هەندێک لەم نعمەتانەی ئێرە ئەبەخشێ بە ئینسانەکان هەتاوەکو فێر بن نعمەتێکی گەورەتر هەیە و چێژێکی جوانتر هەیە بۆیە کاتێک ساحرەکان بینیان و ئیمانیان هێنا و ڕویان کردە خوا جەلە جەلالوهو فرعون هەڕەشۆ تهدیدی لێکردن تهدید نەیگەڕنەوە ئەبەد هیچ تأثير لنا كالتأديد كان فرمويان قالوا لن نؤثرك على ما جاءنا من البينات والذي فطرنا فاقض ما أنت قاض توحد شيء أكيبك تعظب أخويا من ناقرين كتشيجيان ورق الليل زانيان لزتي أولى له أم لا به السروب باشتر إنسان ك تشيجي خوا ناسي أكاد زۆرێک لە شتەکاتیەکان لە لای زۆر بچووک ئەبنەوە هەندێک جار وا هەستەکرێت کە خاوەنی دڵ نەبێ چونکە هەموو ئەمەی لە دنیا ئەبینی مەتاعە تەنها بۆ شتێکە بەکاری بێنیت و تەواو ئەوە ئافرەتێکەیە هەموو جارێ 30-40 جار قاپی سەفەری بەکارێنێتەوە ئاگاتان لێتی 30-40 جار قاپی سەفەری بەکارێنێت سفرەی سەفەری ئەم منی پاکەکاتەوە دایەخاتەوە پاکەکاتەوە جەماوەسە سفرەی سەفەری بۆچی کراوە قاپی سەفەری بۆچی کراوە ئەو پەڕەکەی وا خۆ 2 جار خۆی گرت نا ئەو بشکی هەردایەنێتەوە سەیرە بەلامانەوە دە بەخوا هەموو ئەم حیاتی دنیای کە ئەیبینی وەکو قاپی سەفەری سفرەی سەفەری وای ليتمتعوا بها إنما هذه الحياة الدنيا متاع يعني تنها أم جيانا بويتو بكاري بينيتو لي قري بس بو أنت أي آخرة وإن الآخرة هي دار القرار لويت القرار قريتو آرام قريتو هموش تكانت بتوك مي أبيت أبيش تكان نافوتي وثابتة وأمينته دي متاع وشي متاع شونا ئەم شتە لە پێناوی خۆیان بەکار ناهێنی لە پێناو شتێترە بالضبط وەکو قاپی سەفەرێکە قاپی سەفەری خۆیان خوڕێ خواردوتە قاپی سەفەری هەرزی ڕێی کرد باشە قاپی سەفەری چۆن نەخورێ مامۆس باشە تەسەوور کە قاپەکە بۆ چییە ئەی قاپەکە خۆیان خوڕێت ناوەڵڵا بۆ شتێکی ترە دەبەخوا هەموو چێژەکان و هەموو جوانەکانی دنیا تەنها وەسیلەن بۆ ئەوەی لە چێژەکانی ئاخرەت تێبگەیت دوای ئەمەت زانی نەعیمەکانی ئاخرەت و لەذاتی ئاخرەت سیرکە لەناو هەر هەموویانە یعنی بیرکەرەوە هەرچی لێرە هەیە و حەز لێتی لە ئاخرەتە هەیە بە تۆکمەی لێرە کابرا کە زۆر دەوڵەمەند ئەبێت چی ئەکا ئەچێ باخێک ئەکڕێ باشە هەندێک داروبار وشتی وای تیا ئەنێژێ ئەگەر کانیەکی تیا بێ تۆزێ ئاو بڕوا باشە ئەگەر نا خۆی شتێ تەرتیبەکە بڕێ فوارە و موارە گرمەگرمی بێ بەو ناوە
سەوتی ئاوی پێویستە هەندێک جارە چێت یەک دوو ئەسب ئەکڕێ هەندێک حیوانات و ئاژەڵ و هەندێک تەیر و تووڕەکرێ اینجا بیرەکات و ئەڵێن وەڵا لە شارێک جۆرە میوەی عەجایب هاتوو ئەچێ ئەیهێنە دایئەنێ هەموو یعنی کەماڵی حیاتی ژیان ئەمەندەیە وەختی خۆی یانو پیاوی کورد ئەگەر دەوڵەمەند بێ یا پیاوە کوژی هەژنەیە هەوا مەشهور بوو باشە یان ئەگەر زۆر زۆر دەوڵەمەند بۆ چێ ژنێکی تر هێنێ باشە تەسەوور کە یعنی کەوابوو ئینسان ناخی ئینسان داوای کۆمەڵە شتەکە ئەزان ئەو شتانە هەر هەمووی لە بەهەشتە هەیە هەموومان ناخمان داوای سێبەرەکە دەیخوای گەورە باسی جەنەمان بۆ ئەکا بۆچی ناوی لێناوە جەنە ئەوە ئاسمانەکەی دیار نییە لەبەر خۆر باشە لەبەر گەڵاکان نایەڵێ خۆرەکە بێتە خوارەوە کە ئەنەما هەر هەمووی گیراوە هەمووی جەماڵ زۆر حەزمە لەوە بچین بۆ سەیران بە بچین بۆ لای فڵانەکانی لە بەهەشتە ئاوەکان بەژێر دارەکانەوە بەژێر توێ ئەڕوە پیاوەکان تەبعیان ئاوایە حەزیان بە تەعەدودە خی گەور تەعەدودی بۆ دانان ئافرەتان حەزیان بە خشڵ و زێڕ و لە بەهەشتە ئەنواع جۆری خشڵ و زێڕ بۆ ئافرەتان دانرا ئەمەی کە لێرە داخوازی ئەکا ناخی هەمووی هەیە لە غەیری ئەمانە کورەزان ناخی داوای خولودەکە خولود ئەیە بمێنێتەوە هەتا بمێنێتەوە سبحانەوە لە باشتە هەمووی بۆ داناوە ئەزانن یەکێک لە کێشەکانی نەعمەتی دنیا چییە مانوو ئەبین لەگەڵێ مانوو بەبیرمە تازە فێری کەباب لێدان بووم هەموو جارە چون بۆ سەیران مناڵەکانیان توخوا بە کەباب لێبین هەل لە ڕێ ئەرەوەڵڵا کەباب باشە ئەچین بۆ هەرشێنەیە وەڵام باوکە کەباب بخۆین وانە بووە سعد دەی دواتر لەم ئەخیرانەوە وەڵا کاکە ئێمە کەباب ناخۆین کورە ڕۆڵە ئاخر کەباب ئادەی مەلاژن هەموو جارە فاسڵە برنجیان بۆ بێنە بە لێ بیخۆن چارنی تەسەور کە لێرە کام شتە زۆر بەلاتەوە بە قیمەتە مەئیو سەبیلی چێژی لێ وەرناگری تاقەتی لێ نامێنێ ئەی لە بەهەشتا لە یەک ناز و نیعمەت نیە ئینسان چێژ وەرنەگرێ و تام نەکرد وەلێی مەئیوز بێ قەت مەئیوز نابێ وی هەندێک لە عولەما فەرموون شتەکانی بەهەشت تەغەیوری بەردەوامی تێ گۆڕانکاری بەردەوامی تێ هیچ سێوێک لە بەهەشتا ناخۆی تامی سێوێکی تری دابێ خۆ لێرەش هەر وایە بەس لێرە هەستی پێ ناکەی هیچ مۆزێ ناخۆی تامی مۆزێکی تری دابێ هەر یەکێک لە نیعمەتەکانی بەهەشت تەجەدودە نیعمەتەکە دووبارە ئەبێتەوە بەڵام هەر جارێ بە شکڵ و شێواز و بە جۆرێکی تر بەبێنمە پرتەقاڵی سوور تازە هاتبوو کۆمەڵێ دۆست ئەیان بۆ خۆ هەرچیەکەن قێزمان نایە بخۆین نەیانەتوانی بۆ ڕانەکەی نەبینیوە تامەکەی نەچەشتووە ئەو شێوازەی نەبینیوە بەڵام دوای وردە لەگەڵی ڕاتن زۆر حەزیان بە چێژی ئەکرد و حەزیانەکە هەموو جارێ ئەچون ئەویان ئەکڕی کورە هەر ئێوە بوون نەتان نەخوارد اینجا چێژیان لەوی تر نەئەکرد لەوی تر ئەکرد دوای مدەتێتر سەوزیش بێت اینجا کەس ناوێرێت نزیکی سەوزکەوێ دوای وردە ڕایی لەگەڵێ لە بەهەشتا سبحان الله تەجەدودی نعمەتەکان بەردەوام جار بەجاشتی جوانتر ئەبینی و نازارتر ئەبینی بۆیە لەناو ئەم هەموو جەماڵ و کەماڵەی ناو بەهەشتا شتێک هەیە هەمووی لەبیرە باتەوە هەموو وا ئەزانی لەناو بەهەشتا نیت کابرای هاتە لای پێغەمبەر صلی الله عليه و سلم وتی وەڵای من ئەمەوێت لێوە فەلاحەت کەم لە بەهەشتا حار فەلاحەتەکە دقیقیەکە ئەزانی فی ساعەتین تۆوەکەت ئەچێنیت و بەرزە بێتەوە ئەبێتە گەرم و حازریشە کرد لە بەردەم تا دائەنرێتەوە بەڵام چێژ وەرەگری تەمەتع وەرەگری لەوەی کە ئەم چۆن نمای کرد چۆن گەشەی کرد چۆن ئەگەر ناتۆ ئیشی بە گەنم نییە قەیناکە هەر حەزم لێ بیک یەکێک تر لە حەزم لە شتێترە هەمووی بۆ دەستە بەرە بێ سبحان الله نیعمەتێکێ لەناو نیعمەتی بەهەشتا نیعەمی بەهەشتا هەمووی لەبیرە باتەوە هەمووی ئەویش بینینی ڕەب العالەمین لێرە تۆ دەستی خوات زۆر بینیوە دەسەڵاتی ئەوە زۆر بینیوە جوانی ئەوە زۆر هەست پێ کردووە سبحان الله ئەفەرمێ لە بەهەشتا کە ڕەب العالەمین هەموو جمعەیەک خۆی پیشانی ئەهلی بەهەشت ئەدا
ئاگایان لە ناو بەهەشت نامێنێ ئەبەد نەمیوەکانی نەدارەکانی نە ئاوەکانی نە ئەوەی ما لا عین ڕەت ولا ئوذن سەمعت ولا خەطر على قلب بەشەر نەچاو بینیوەتی نەگوێ بیستوێتی نە بە دڵی ئینسانە هاتووە ئەم شتە گرانبەهایی هەموو لە پێش چاوەکە هەمووی تەنها حەزەکە سەی زاتی جەماڵی رب العالمین کە پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم أفرمي اللهم أسألك اللهم لذة النظر إلى وجهك الكريم خوايا من داواد لي أكم تشيجي بينيني نيوتشواني خوتم بيبدا يا رب العالمين والشوق إلى لقائك شوقك لناخ ما دروس كبوي بلقايت وشاد بم للروايتك هاتو أفرمي ضعف كتير روايتك أفرمي أنه إذا تجلى لهم ورأوه نسوا ما هم فيه من النعيم أفرمي كلا باشتا مسلمانان إيمان داران تجلى لهم خوي بشان دان هل لبيريان أجتوا النعمتان كتيان همويا لا يدي أكن هموي بس سيري جمال وجواني رب العالمين أكن بيركنا ولا فرمايشتك كإمام أحمد يناتي ومرفوعي ليرة إما زور حزمان لدنجي قرآن خينا كان هندك مان منشاوي هندك مان زور حزمان لعبد الباسطة أويتر سعدي غامدي أويتر رعدي كردي أويتر هريا كمان بشوازك سرجمان رأيكش سيركين مناڵە قورآانێکی زۆر جوانە خوێنێ هەومانی گوێی لێ ڕائەگرین بە دڵ لەگەڵ یا ئەبین زۆر چێژی لێ وەرەگرین ئەو کەلیماتی خۆی بەسەر دڵی ئێمەدا ئەبارێ لەزەت ئەکەین بیرکەنەوە لە قیامەتە لەناو بەهەشتە رب العالمین قسەت لەگەڵا ئەکا بە ئەجمەل سەوت ئەبێت چەند سەرنجی تۆ ڕابکێشی هەندێک جار ئاواز و دەنگێکی خۆش سەرنجی ئینسان زۆر ئەبا بۆ لای خۆی دەی وەرە ئەوەی هەرچی ئاوازی خەلق کردووە خۆی قسە بکە لەگەڵ تۆیای عەبد ئەبێت چۆن سەرنجە ڕابکێت چۆن ئاگاو لە بەهەشت ئەمێنێ لە دنیاە هەموو ئەم نیعمەتانەی کە هەن لێرە بە ئەندازی پێویستی تۆ بە نیعمەتەکە چێژ لە نیعمەتەکە وەرەگری کەسێکمان هەیە زۆر زۆر برسیە زۆر ئەو زۆر زیاتر چێژ لە خواردن ئەکات تا منێک کە برسیم نییە کەسێکی ترمان زۆر زۆر تینووە ئەو زۆر چێژ لە ئاوێکی زوڵاڵی سازگارەکە هەتاوەکوم تەسەور کە خەڵکی بەغدا کێنە ئێرە یەکێک لەو شتانەی کە زۆر هەز بە چێژەکەن ئاوە ئاو ئەڵێن ئاوی ئێوە زۆر سووک و زۆر سازگار و زوڵاڵە من ئێمە خۆمان هەستی پێ ناکەین تەعەودمان لەگەڵای کرد بەس ئەو هەستی پێ ئەکا زیاتر هەموو نیعمەتێک بۆ کەیفیەتەیە دەی بیرکەرەوە نیعمەتێک لە دنیاە لە هەموو نیعمەتەکان گەورەتر ئەزانن نیعمەتێکە کە وەکو ئاخرەت چۆن لە ئاخرەتە بینینی خوا لە هەمووی گەورەترە لە هەموو نیعمەکان جەماڵی خوا لە هەموو جوانەکانە لەبیرە باتەوە لەناو بەهەشتیشە حەتا دەبەخوا لێرەش معریفەتی خوا و ناسینی خوا هەرچی نیعمەتە لەبیرت ئەباتەوە یان با بڵێم گەورەترین نیعمەتی سەرزەوی بریتێ لە ناسینی خوا جەل جەلالوه ئەو کەسانێک کە تووشی عشقی بەتاڵ بوون هەندێک شعر و شتی خۆشخۆشیان وتووە وتویانە لا خير في الدنيا ولا في نعيمها وأنت وحيد مفرد غير عاشق تانا خير للدنيا يعني والنعمة كان شي حر هيش خيري تاني أجر توبة تاقي تنابع عاشق النبي ماشا أبو الدنيا وين وتو تشجي كان ورقة ولا عشق الدنيا وين وتو إيه هندي كتير فرمينا شي فرمينا أي هاوار بو الدنيا والله الدنيا حجنية إلا تو أبي دوشت بي للدنيا يا محبي کەسێکە خۆش بێ یا حەبیبی خەڵک خۆشیان بێ ئەگەر ئەم دوانەوە نەبێتە تۆ ژیان نەکرد ئەفەرمێ ئیبن القەیم ئەمە صاحبی مەحەبەتی باتیلە ئەوە ئەڵێن ئەی ئەبێ مەحەبەتی ڕازگۆیان نابێت چی بڵێن ئەمە حەیات ژیانیان لاشەیان جەستەیان پێویستی بەمە هەیە ئەی دڵ و ڕۆحی ئینسان پێویستی بە چی هەیە بەخوا چەندێ مەحەبەتی خوا جەل جەلاوه لە دڵتا گەورەتر بێ
ئەوەندە زیاتر چێژوەرەگری لەم دنیاە ئەوەندە زیاتر هەستەکەی کە خەڵک باشەوە خەریکی چین. وەیە پیاوچاکان فەرمویانە خەڵک نازانین چۆن ئەژی کاتێککە خوا ناناسیەوە چۆن ئەژین چۆن ژیان بەسرە بن. دەخۆ ئەگەر کوڕە مەلیکەکان بیانزانە کوڕە سەرۆکەکان ئێمە چ چێژێ وەرەگرین بەخوا بە شەڕەشمشێر هاتن بۆ گیانمان نایانێژ ئەو چێژە وەرگین چکە ئەوەندە چێژەکە گەورەیە ئەوەندە لە مەحەبەتە ئینسان بە قوڵی قوڵ ئەبێتەوە چێژ وەرئەگرێ. هەموو ئەمەی لەسەر زەویا ئەیبینن سێ جۆر چێژ هەیە و زیاتر نییە. سێ جۆر چێژ زیاتر نییە. یەکەم جۆری چێژەکان کە لەسەر زەویا هەیە و ئینسان یا با بڵێم ئەعظەمیان ئەکمەلیان کە ئینسانە بێ خۆی پێوە هەڵبواسێ و هیچ لەزەیەکی تێ ناگاتێ بریتە لەذەتی ئاخرەت و چێژی ئاخرەت. ئینسان سوبحانە لە دنیا ئەو هەموو چێژە وەرەگرێت لە ئاخرەتشا پاداشتی لەسەر وەرەگرێت. چونکە ئەم چێژە چێژێکی زۆر تایبەت لە دنیا خەڵکی موسڵمان دڵی دا ئەمەزرێ پێی. جۆری دووەم چێژێکە کە لێرە شتێ بە تۆ ئەبەخشێ بەڵام لە ئاخرەتە سوبحان الله هەمووی ئەبێتە عەذاب و عیقاب ئەبێتە ناڕەحەتی بەسەر تۆ. حتا لە عەبدایەتی کردنە یعنی تۆ تەسەوور کە بێنە پێش چاوی خۆت ئێستا ئێمە هەست ناکەین مەسەن لە خوا ناسیە لە بەرەوەی چاومان کردەوە مناڵ بوون هەر خوا ناسیمان کردووە زۆر چێژ لەمە وەرناگرین. بیرکەنەوە کەسێک ئەگەر مشک بپەرستێ دوایی خوا بناسێ ئەبێت چەند چێژ وەرگرێ لە مشک پەرستیەوە لێەوە ئینجا تی ئەگە ئەی هاوار ئەوە من لەکوێ ئەو کاتەی ترم لەکوێ ئەوە من خەریکی چی بووم اینجا ئەزانێت تامی ئەم چێژە چییە. ئەم نیعمەتی خوا ناسیە چەند گەورەیە ئەم لەگەڵ خوا بوونە چەند گەورەیە. لە جاری وهەیە ئینسان قائیدێک کەسێکی خۆشەوە حیزبێکی خۆشەوە دوای کە سەیرەکە ئەم حیزبەی زۆر بێ کەڵکە و قائیدەکەشی هیچ پووز دەرچووە تێر خەفەتی پێ ئەخوا لە باشەوە من خەریکی چی بوو چیم ئەکریانی. هەموو ئەو گوناهانەی کە لەسەر زەویا هەن عەزیزانم هەموویان لەزەتێکی کاتی عقوبەیەک لەولا چاوەڕێی تۆ ئەکە. تۆ چ چێژێ وەرەگری لە شتێکی کاتی کەم کە هەتا لە عاقبەتە بێتە غەمۆکی و ناڕەحەتی و ئێش و ئازار ئەگەر ڕەب العالەمین لێت نەبوورێ. هەندێک لەو نیعمەتانەی کە ئەیبینی بەسەر کافرەوە چاوی تێ نەبڕی دڵی پێ خۆشکی. خوا جەل جەلالوه قاعدەی ئیستیدراجمان هەیە قاعدەی ئیستیدراج کافر هەر گوناهێ زیاتر کە نیعمەتێ زۆرتری ئەدات وی زیاتر گومڕاب. والذين كذبوا بآياتنا سنستدرجهم من حيث لا يعلمون وأملي لهم بتيان وش لكم بابرون إن كيدي متين. بەڵام کاتی گرتنیان خوای گەورە عقوبەیەکی زۆر قورسیان ئەدا حیج دەرچوون و مەجالی تیانی. فلما نسوا ما ذكروا به فتحنا عليهم أبواب كل شيء. سبحان الله لبيريان شو ذكري خواب كان هەرچی دەرگای بۆمان کردنەوە دەرگای ڕزق و ڕۆزی و سەرزەوی و ئەوەی کە لە سەرزەویە هەیە. حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة فإذا هم مبلسون. ئەیتر ئەوەندە دڵخۆش بوون ئاگایان لە خۆیان نەما ئیذا فەریحوا بئاگا لەو کاتە ئەخەذناهم بەغتەتەن لە کوتوپڕێکە گرتمان فریا هیچ نەکەوت. فقطع دابر القوم الذين ظلموا والحمد لله رب العالمين. بڕواکەن هەندێک زاڵم هەیە خوای گەورە وا سووکی ئەکا فریا ئەوە ناکەوێت کە تەنانەت تەسکەرەکە خۆی بخواتە گیرفان وا ڕائەکە شتەکانی بەجێهێڵێ. جارێک دۆستێک بۆی گێڕامەوە تەوبەیەکی باشی کردبوو ئەی مامۆسا وەزعی اقتصادیم زۆر بەقووە ئەی قەدەرێک هات بەسەرما ئەی بەس ئەمویست دەست بدەمە ئەو جامتایی کە هەندێک پارە و هەندێک ئاڵتۆنی تیابوو لەوەی خۆم ئەوی فریان نەکەوت ئەو ئیشم بەجێهێشت یەک شت لە لای من نەما بەغتە کوتوپڕ لە لەحزەیەکە فریای هیچ خۆم نەپێچا بووە مردنی شەروایە تەمان خۆ نەپێچاوەتە کوتوپڕ تەواو. هەژاری مکریانی لە چێشتی مجێورە ئەڵێ کاتێک کە لە بەغا بووین
دوایی شۆڕش لەگەڵ بەغایە تێک چوون ئەڵێ کە ڕامان کرد 25,000 سویسری ئەو کاتەم هەبوو 1 دیناری نەتوانی دەرکم بە دەستی بەتەڵەوە هاتینە دەرەوە ئەڵێ هاتین کەپرێکی بچووکیان بۆ کردین لە ڕێخوا پێیان داین ئەڵێ ئەو کەپرە بچووکە وەرە لەم تانتەنەوە ئەنتەنەی بەغاوە هاتوێتەوە ئینێکی بچووک لێ دانیشت لەبەرەوە لە کوتوپڕێکە دڵە نەچێتە ئەوەی کە زاڵم و کافر و بێدین هەیەی ئەوە پێوتە قاعدە ئیستیدراج خوا وردە دەرجیانەکە لە پڕیاندا بە عەرز ئایا وا هەستەکەن أيحسبون أنما نمدهم به من مال وبنين نسارع لهم الخيرات بل لا يشعرون هم خيرات كان بپلپل بيان أدين همو أوي كتشاكي كش كربتيان لسر زيبون نعمان أخوي قورا همو ظالمني همو ينبو إجارته لآخرته هشتكيان أفرمي ببيغمبر صلى الله عليه وآله وسلم فلا تعجبك أموالهم ولا أولادهم سرت صرنا منه أو بلات وسير نبي هم أو مالا لا أوان أو هم أولادين هي إنما يريد الله ليعذبهم بها في الحياة الدنيا أيها أخوة يقول بهوي مال ومنالا كان وعذابيان بدا جاري وهي إنسان منالك خوي زور خوشي خوا بو منالك زوري خوشي عقوبة يد الزليل يقال بردز أو منالا مالك زور خوشي مالك بتسر خوري دەی ئەم زەمانە ئەم ژیانە ئەم حیاتە هەمووی ئەو هەیە بۆیە هەموو ئەو چێژانەی کە هەن کە ڕەبڵیان بە ئاخیرەتەوە نییە هەموو ئەو چێژانە ئەوە ئانی و کاتین و هیچ سوودێکیان بۆ ئینسان نییە ئەو چێژی دووهەمە چێژی یەکەم ناسینی ئەو لەگەڵ ئەو بوون و لەگەڵ ئاخیرەت بوون ژیان لەناو ئاخیرەتە دووهەم ژیان لە دنیای فانیا بەبێ ئاخیرەت سێهەم چێژێک کە ئەم چێژەی کە لێرە وەری ئەگری لە ئاخیرەتە عقوبە لەسەر ئەوە نادرێ بەڵکو هەندێک جار بە عەبدایەتی بۆ تەنووسرێ جاری وهەیە ئینسان سبحان الله ئەخەوێت ئەخوات هەمووی بەهۆی نیەتەکەی و ئەجری دەسک لێرەش مەتاعی حیاتی دنیا ئەبینێ لەو دنیاش ئەبین نعم المال الصالح للرجل الصالح ماڵێکی پاکی صالح بۆ کەسێکی صالح زۆر نیعمەتێکی گەورە ئاخرەتی پێ ئەکڕێ لە دنیاش چێژی پێ وەرەگرێ تەسەوورەکەن ئێستا لە هەرێمی کوردستانە ئەو هەموو فەقیر و فوقڕای کێ ئێوە بەڕێوە ئەگەر ئەهلی مزگەوت نەبێ خۆی گەورە لێرە سەرۆت و سامانی پێ عەتا کردوون ئێرە ئەبەن بەڕێوە ئەو لاشە بەن بەڕێوە هەردووکیان ئەسحاب ڕۆژێک بینیان ئەو هاوڵانەی دەوڵەمەندن چۆن ئەی خەیر و خەیراتەکەن هاتنە لای پێغەمبەریان صلی الله عليه وسلم هاواریان لێ هەڵسا ذهب أهل الدثور بالأجور بەخوا دەوڵەمەندەکان هەرچی ئەجرە بردیان هەموویان برد کورە نوێژ وەکو ئێمە ئەکەن ڕۆژ وەکو ئێمە ئەگرن لە پەنای ئەوەش ئەفەرموو سەدەقە و خەیر و خەیراتەکە فەرمووی شتانێکتان پێ بڵێ لەوانەی ئەوان باشتر الحەمدولای زۆرکەن سوبحان الله زۆرکەن لا ئیلاهە ئیلڵڵاه زۆرکەن ئەمانە بکەن دوای هاتنەوتێن وەڵڵا ئەوانە شەکەنەوە تی ئەوە خەیری خۆیە دنیاشی پێدان و ئاخرەتیش بۆیە کەسێکی خوا پێداوی صالح و دیندار ئێرەش ئەکڕێ ئەو لاش ئەکڕ چێژی ئێرەش وەرەگرێ ئەو لاش وەرەگرێ ئەگەر چی زانایان قسەیەکی جوانیان هەیە فەرموون ژیان بۆ موسڵمان هەمووی چێژە چونکە عەبدایەتی ئەوە ئێستا بۆچی نوێژە نەکەین نوێژی مانگیران بیکەین خۆ ماسە مانگ نەگیراوە کاتی نەهاتوو وانییە نایکەین ئەی بۆ نوێژە بارانەیە نەکەین ئەخە ماسە باران باری باران نەباری اینجا ئەیکەین ئەخە باران باری هەموو شتێک کاتی خۆی کە فەقیری مەوسیمی جۆرە عیبادەت کە دەوڵەمەندی مەوسیمی جۆرێکی ترە کە لە ساغی مەوسیمی جۆرە عیبادەتە کە نەخۆشی مەوسیمی جۆرێکی ترە سەرەی ئەوی تریانە جاران خەڵک لە تەنەکەیان ئەدایانەوە بۆی مانگ بەربێ ئەو زەمەنەی کە مانگ ئەگیرێت زەمەنێکی زۆر تایبەتە بۆ جۆرێ لە عەبدایەتی تۆ حتا درێژتر بێتەوە مەودا عەبدایەتەکەی تۆ زۆرترە خۆر ئەگیرێ جۆرێکە لە عەبدایەتی بۆ تۆ حتا درێژ بێتەوە زیاتر تۆ عەبدایەتیەکەی نەخۆشی ئەو هەیە جاری وهەیە نەخۆشیێک خۆش شیفات نادا الحەمدولله مەوسیمی ئەم جۆرە عیبادەتەم هێشتا ماوە مەوسیمی سەبرم هەیە نعمەتم پێ ئەدا لەش ساغی مەوسیمی شکرم هەیە
بۆیە ئینسانی موسڵمان هەموو ئەو کایانی ژیان کە ئەیبینێ کاتە نیعەم لێرە چێژی لێ وەرەگرێ لەو دنیا چێژی لێ وەرەگرێ وەڵاهی دەوڵەمەندی چۆن چێژی هەیە فەقیریش ئەوە چێژی هەیە وەڵاهی لەش ساغی چۆن چێژی هەیە نەخۆشیش ئەوە چێژی هەیە بۆیە ئینسانی موسڵمان لە هەموو کایەکانی ژیانە مەیدانێ دروستەکە بۆ خواناسی و بۆ گەیشتن بە لیقای ئەو ئەیەوێ ڕەحمەتی خۆی لەبێ ئیبن القەیم پێمان بڵێ هەموو ئەم چێژانەی کە لەم دنیا هەیە و ئەم جەماڵانەی هەیە سەیری ئاخیرەت کە ئەم جەماڵەی ئێرە هیچ نییە هەموو ئەو جەماڵەی لە ئاخیرەتە هەیە ئەو جوانیانە هەیە سەیری خوددا بکە جەل جەلالوه ئەمەی ترێ لە پێشچاوەکە بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئیستیعدادێکی کامل لە دڵ و دەرونیا هەبێ بۆ گەیشتن بە لیقای خوا جەل جەلالوه بۆ بینینی دەموچاوی گەشی ئەو ئەمە ڕێگایەکە پیایە ئەڕۆین زۆر جار پێمان هەڵ ئەخەلیسکێ و ئەکەوین بەڵام مادام دەواممان هەبێ ئەخیرەن پێ ئەگەین و تێ ئەگەین مناڵ کە دایک و باوکی دارەدارەی بۆ ئەکەن 100 جار ئەکەوێ 1000 جار سەری ئەکوتێ بەشتا بەڵام لە نەتیجا پێ ئەگرێ و ئەس هەڵەسێتە سەر پێ و تێ ئەفکرێ و فێرە بێ ئینسان هەتا وەکو گەورەی ئەەکەی و تەعەلومی ئەەکەی دەیان ئەرقەلەی گەورە گەورەیەتە ڕێ هەر یەکێک لە ئێمە مێژوو ژیانی خۆی سەرکە ئەو چه موسیبەتێکی گەورە گەورە ئەنواع هاتووەتە ڕێم بەڵام لە نەتیجە هەر پێی گەیشتم کاری ئاخرەتیش ئاوایە کەسی موسڵمان کە ئەڕوا ئەنواع شکزیەتە بەردەمی جاری وا هەیە وەڵڵاهی ئەو خۆشەویستەی زۆر لە خۆی تووڕە ئەکە وەڵڵاهی جاری وا هەیە ڕەب العالەمین لە عەبدەکەی زۆر تووڕە ئەبێ عەبدەکەی گوناهی وا ئەکا شەرمەندەی بەردەم ڕەب العالەمین ئەبێ گوناهەکەی ئەوەندە بێ کەڵ کە ناتوانێت چاوەکانی بەرزکات ئەوێ دوعا بکە ڕووی نییە جارە گەنجێک نوێژی نەئەکرد پێم وتم بۆ نوێژەکانە ناکەی وتی بەخوا مەوەسا ڕووم نییە تو بۆچی ڕوود نییە نوێژەکانەکە بەخوا مەوەسا من گوناهبارم کەڵکی نوێژم لێم گەڕە کەڵکی نوێژم ناتوانم نوێژ بکەم تەسەوور کە جاری وایە ئاوا لە خۆتی عاجزەکەی بەڵام ئێمە سوپاسی ڕەب العالەمین هەیە کە دەرگای تەوبەی لەسەر زەویە لە ئێمەدا نەخست والله عبدێکی وا هەیە ئەوەندە لە ڕەب العالەمین عاجز بوو تۆراوە خوای گەورە ئەوەندە لێ عاجزە هەر ڕووی نییە نزیک بێتەوە کەچی کە نزیکە بێتەوە پێش خەڵکی تر ئەدات التائب من الذنب كمن لا ذنب له ئەو کەسەی کە لە گوناه تەوبە ئەکا کە ئەنەما ئەوەی نەکردووە بەخوا زۆر گوناه هەیە لێرە زۆر لێ ئەترسی بەڵام ئەوەندە کەریمە لە ڕۆژی قیامەتە هەر سڕیوێتی وأتبع السيئة الحسنة تمحوها بويا هر گناهك تكد بدوايا فرياك وتشاكبك مهما كان لنا ودس لنا وجناها بيتشا كان ليادنك شو تمحوها أو جناها بالطريقة أسرته بويا كسي إيمان دار كبم كارواني خواناسية الرو أي بقات اللي قاي خوال بهشتا زور جار أكيو بي هلا خل إسكيو أنواع جناه توشبه نابي جناها كان ساردي كانوا توشي فتوري كان ئەبێ هێزی بدەنێ پرتە زیاتر بدات چاکەکاری زیاتر کە لەعل خۆی گەورە ئەمانەی بۆ ئەشواتەوە ئەسڕێت کۆتا قسم لە خزمەتانە جۆری عیبادەت ناوعکردنی عیبادەت زۆر گرنگە بۆ کەسی ئیماندار چۆن گوناهەکان ناوعن چاکەکانیش ناوعن دایکمان عایشە ئەفەرمێ گوناهەکانی سیر کە بە پەنهان ئینسان کۆمەڵە گوناهەکە الله بهيش شوازي خوي جورا لا يمحوها إلا عبادات السر خوي جورا عفويناك إلا بعبادة السر نبي جناهي سر عبادتي سر جناها ببنهان كذا كذا أجايلني برا عبادتك ببنهان أو رجع قاتم زور ما نوتشون بو جناه قاتت ما نوك لعبداتي أو رجع شنو وستان ببي ولا بيناوي أو جناها أو ندب وست للنيجا لبيناوي طاعته ئەو ڕۆژە سرم زۆر ئێشی ئەکرد مانوو بووم بەو گوناهەوە چاوم ئەکزایەوە ئەوەندەم سەری ئەو شاشەیە کردبوو سەر بخەرە سوژدە چاوت سرد ماندوو کە لە سوژدەیەک لەعل ڕەب العالەمین لێت ئەبورێ نزیکە بیتەوە لەو قەریب ئەبی لەو ئەم کاروانی خواناسیە پێویستی بە کەسانێکە کە ماندوو نەبن ئێوەن ئەوانەی کە ماندوو نابن
ئێوەن ئەوانەی کە لەگەڵ ڕەب العالەمینە هەموو ساتێک ئەژین کە قسە ئەەکەی تەسەور کە ڕەب العالەمین گوێ لە عەبدەکەی گرتووە کە گوێ ئەگری ڕەب العالەمین ئاگای لێتە ئەزانەی گوێ لە چی ئەگری کە ئەڕۆی ئەزانێ کە دائەنیشی کە لە پەنهانایی کە خۆت شاردووەتەوە کە کەس ئاگای لێ نییە حەبیبی تۆ عەزیزی تۆ نزیکترینە لە تۆ خوای گیان ئێمە عەبدانێکین شاهیدی ئەدەین لە بەردەم تۆیە کە تۆمان زۆر خۆشەوێ یا ئیلاهی بەخوا پەروەردگارە محەبەتێکی زۆر گەورەمان بۆ تۆ هەیە ئەگەر چی هەڵە و کەم و کوڕی زۆرمان هەبێ تاعەتەکانمان کرچ و کاڵ کردبێ لە گوناها خۆمان گەوزان دەبێ بەخوا پەروەردگارە پەیوەندی قەت لەگەڵ تۆ ناپچڕێنین یا ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ خۆت بە تایبە خۆشت ئەون و هەڵیان ئەبژێری لەناو عەبدەکانە یا ئیلاهی گوناهەیە بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهەیە بە پەنهان کردومانە لەم ڕێبازەیە خوایە عەفومان کە خوای گیان داوا لێ ئەکەین گوناهێکی گەورە هاتوۆتە ڕێمان و دەستمان بۆ بردو خوای عەفومان کە گوناهێکی بچووک و پێمان نەزانی عەفومان کە خوای گوناهێ بە عیلمەوە کردمان عەفومان کە گوناهێ بە جەهلەوە کردمان عەفومان کە گوناهێ لەمە پێش کردومانە پەروەردگارە عەفومان کە گوناهێ لەمە دوایی کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ڕەبی خوای گیان مەحەبەتی خۆت لە دڵمانە گەورەتر کە بمان گێڕە لەو عەبدانەی کە چێژ وەرئەگرن لە بینین تۆ یا ڕەب العالەمین بمان گێڕە لەو عەبدانەی بەسەری بەرزەوە لە بەهشتا لە نیگای تۆ ئەڕوانن یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گرفت و کێشەکانمان چارەسەر کە یا ڕەب العالەمین تۆ وەلی ئێمەی یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هەموو شتەکانمان بۆ چارەسەر کە یا ئەکرەم الئەکرەمین دڵمان پڕ لە داوا یا ئیلاهی تۆ خاوەنی هەموو داواکانی و پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان دڵمان پڕکە لە ئارامی و هێمنی و ئاسایش یا ئەکرەم الئەکرەمین خوایە ماڵەکانمان پڕکە لە ئارامی خوایە داوات لێ ئەکەین وڵات و نیشتیمانمان پڕکە لە ئارامی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان زاڵمان زۆریان هێناوە بۆ ئەم میلەتە فەقیر و هەژارە یا ئیلاهی لەت ئەلاڵێنەوە ئەپاڕێنەوە ڕزایارمان کە لە دەستی زاڵمان بۆ لای عادیلان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان کەسانی عاقڵ و خاوەن خیبرە و عادل و عالم خوایە بکەرە خاوەنی ئەم وڵاتی ئێمە یا ئەکرەم الئەکرەمین خوایە مفسیدین لەم وڵاتی ئێمە دوور خەرەوە دەستی یەهود و نەسارا و مەجووس لەم وڵاتی ئێمە ببڕە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەین مردوویەکی زۆرمان هەیە کە کەس نییە دوعایان بۆ بکە یا ڕەبی خوایە ئێمە لێرەوە هاوارت لێ ئەکەین خوایە لە گوناهی هەمویان ببورە خوایە لە گوناهی مردووی ئێمە و تەواوی موسڵمانان ببورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گیان داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا ڕەبی خوایە لە خزمەتی ئەوە حەشرمان کە یا ئەکرەم الئەکرەمین بە ئومەتی ئەو قبوڵمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دائمەن مەزنێن لەسەر خواناسی و تاعەت یا ئەکرەم الئەکرەمین خوایە ئیستیقاممان پێ بەخشە خوایە ئیستیقاممان پێ بەخشە خوایە ئیستیقاممان پێ بەخشە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين